کلاسیکۆ تەنها یاری نێوان بەرشلۆنە و ڕیال مەدرید نییە، بەڵام کلاسیکۆی نێوان بەرشلۆنە و ڕیال مەدرید لە جیهاندا پڕ بینەرترین کلاسیکۆ. ڕکابەریەکانی بەرشلۆنە و ڕیال مەدرید ڕکابەریەکی دێرینە و یاری لە دوای یاریش ئەم ڕکابەریانە زیاتردا. کارکتەرە سەرەکیەکانی یاری نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە هەر لە سەرەتاوە بوونیان هەبوو و دوو دیارترین کارکتەری سەرەکیش لە ئێستادا لیۆنەل میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ. ئەم دوویانێ بەردەوام دوو جەمسەری سەرەکی تۆپی پێبوون لە جیهاندا و یاریزانەکانیشان بەردەوام یاریزانی ئاڵتوونی بوو. ئێنسپۆرت لە بەڵقەیەدا شرۆڤەی کلاسیکۆی هەفتەی 29 خولی ئیسپانیای نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنە دەکات و ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ لەگەڵماندا بەشداری. هەر لەم ئەڵقەیەدا خێزانێکی وەرزشی بەسەر دەکەینەوە و کەسایەتێکی سیاسیش دەدوێنین و چەند پرسیارێکی وەرزشی ئاراستە دەکەین. ئێن سپۆرت شەوی هەینی کاتژمێر 7:05